ئامارەکانی دەستگیرکردن و سزادانی منداڵان و نەوجەوانان ڕوو لە هەڵکشانە. ئەمساڵ بە ڕێژەی 120 ڕاگیراوی ژنان و نەوجەوانان لە چاکسازی ژنان و منداڵان زیادی کردووە. سزادراوانیش بە ڕێژەی 142 زیادی کردووە. زۆرترین سزادراویش لەسەر مامەڵەکردن و بەکارهێنانی مادەی هۆشبەرە، بە پلەی دووەمیش کوشتن و دزیکردن. بەڕێزان لە ساڵی 2021 بەگشتی 461 مناڵی ڕاگیرا و دانرا و سزادراوی ژنمان بۆ هاتووە. لەم 461 کەسە 401 کەسیان بە ڕێژەی لە 187 لە ڕەگەزی نێر بوون، 6 کەسی تریشیان بە ڕێژەی لە 113 لە ڕەگەزی مێبوون. لە 401 نەوجەوان کە ڕەگەزی نێر بوون، 343 نەوجەوانیان بە ڕێژەی لە 186 بە تەوقیفی واتە بە ڕاگیراوی هاتوونەتە لامان، 58 نەوجەوانیش بە ڕێژەی لە 114 بە حکومدراوی هاتوونەتە لامان. لە 6 ڕەگەزی مێش 26 کەسیان بە ڕێژەی لە 143 بە تەوقیفی هاتوونەتە لامانەوە بە ڕاگیراوی، 34 کەسیش بە ڕێژەی لە 157 بە حکومدراوی هاتوونەتە لامان. ڕاگیراوان بە هەردوو ڕەگەزەکە 369 کەس بوون. لەو 369 کەسای کە هەمانە ئەو تۆمەتانەی کە لەسەری ڕاگیراون دزی 139 نەوجەوان بە ڕێژەی لە 138 بە تۆمەتی دزیکردن لە ساڵی 2021 هاتوونەتە بە ڕێبەراتی ئێمە. 79 نەوجەوانی تر بە ڕێژەی لە 121 بە تۆمەتی شەڕکردن ڕاگیراون. 25 نەوجەوان بە ڕێژەی لە 107 بە تۆمەتی کوشتن ڕاگیراون. 15 نەوجەوان بە ڕێژەی لە 104 لەسەر مادەی حوتی توندوتیژی خێزانی ڕاگیراون لە لامان. 10 نەوجەوانیش بە پێی یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر بە ڕێژەی لە 103 ڕاگیراون. یاساکانی هاتوچۆ 10 نەوجەوان بە ڕێژەی لە 103 بە پێی یاساکانی هاتوچۆ ڕاگیراون. 91 نەوجەوانی تریش کە باقیەکەیەتی بە ڕێژەی لە 124 بە تۆمەتی جۆراوجۆری و خراپ بەکارهێنانی مۆبایل و نشینگە و 24 خێزانی و مادەی هۆشبەرەوە تا دوایی ڕاگیراون. ڕێکخراوەکانی مافی مرۆڤ نیگەرانن لە دۆخی چاکسازیەکانی سلێمانی، بەتایبەت ژنان و منداڵان، بەتایبەت کۆنی بیناکەیان و نەبوونی بنکەی تەندروستی و کەمی ڕێژەی توێژەری کۆمەڵاتی و بودجەی پێویست بۆ چاکسازیەکە. ئەوەش کاریگەری دەرونی خراپی لەسەر زیندانیان دروست کردووە. کێشەی سەرەکیان بریتە لە گرفتی تەندروستی کە نەبوونی بنکەی تەندروستیە و ئەو سزادراوە و نەوجەوانانەی کە لەویان ئەگەر هەر گرفتێکی تەندروستیان هەبێ بۆ چارەسەر دەنێرە بۆ بنکەی تەندروستی چاکسازی گەورانی سلێمانی کە ئەمەش فشارێکی زۆرە خاتە ئەو چاکسازە و لە کاتێکە ئەو چاکسازی گەوران بنکە تەندروستەکەی خۆی کێشەی تایە و نەشتەرگەری بچووکی تیا ناکرێت، کێشەی کەمی ستاف و دکتۆری پێویستی نییە. و کۆنی یەکێکی تر لە گرفتە سەرەکیەکانی چاکسازی ژنان و نان و مناڵانی سلێمانی بریتە لە کۆنی بیناکەیان، لەبەر ئەوەی ئەو بینایە لە ساڵی 1970 کە دروست کراوە یەکێک بووە لە سەربازگەکانی ڕژێمی بەعس، واتە لە ڕووی ستانداردی نێودەوڵەتیەوە هیچ مەرجێکی تیان نییە. کەمی ستافی هێزی جێبەجێکردن بە تایبەتی پاسەوان کە تەنها 50 پاسەوانی تیا لە کاتێکە ئەو بەڕێوەبەرایەتیە پێویستی بە 100 پاسەوان هەیە. ساڵی 2020 تەنها 345 ڕاگیراوی ژن و نەوجەوانان هەبووە، بەڵام ساڵی 2021 ژمارەکە بۆ 461 کەس بەرز بۆتەوە. لەگەڵ ئەوەی پێویستە لە کەمترین ماوەدا ڕاگیراوان دۆسیەکانی نێگلایی بکرێتەوە، بەڵام نزیکەی 7 ڕاگیراویان نزیکەی ساڵێکە بێ دادگایی لە چاکسازیەکەدان. زۆرترین ڕێژەی تاوانیش کە زیندانیەکانی ئێرە لەسەری سزادرابن دزیکردن و کوشتن و مادەی هۆشبەرە. ڕامیا ڕوسمان، کەناڵی پێام، سلێمانی.